بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان خاوەن پشکەکانی میهرەبانی، ئەوڕۆکە نۆی یەکی 2025 بە خاوەن پشکەکان ڕادەگەێنم. دوای 15 یەکی 2025 دەتوانن سەردانی بەشی ژمێریاری بکەنەوە لە بۆ وەرگرتنی قازانجی ساڵی 2024یان. خۆشەویستان، ئەمە لە بدایەتیدا ڕازگۆ بوونە لەگەر خاوەن پشکەکانمان بە ئامانجی خزمەت خێرخۆشی ئیشمان کردیە. ئەگەر ئەو بڕە قازانجەیە پارەکەی بەدڵ نییە، یاوە خۆت ئیشێکی هاتیتە پێشی دەوێتن پاشەگەز ببیتەوە لەو ئیشەی، یان دەوێت پشکەکەی خۆی بفرۆشیتەوە یەکەچیت کە، ئەمە هیچ لاریمان نییە. بەڵام ئەمە دەمانوێت ڕازگۆ ببین لەگەر هەموو خەڵکی. خۆشەویستان، لە دوای ئەو بەروارەیەوە دەتوانی نووسراوەکی پێشکەش ئەنجومەنی کارجێڕی نەخۆشخانەی بکەیت کە لە نووسراوەکەی هەفت شتی تێدایە. ناوتی تێدایە، دەرێ من خاوەن چەند ژمارە چەند پشتی، ڕیزبەندێکە چەندە، بڕەکەی بە چەندت کڕیا، لە چ تەریخەکی کڕیتت، ژمارەی هەویەکەی کە لە میهرەبانی پێ درایەت چەندە، تاوەکو 12 2025 لۆت هەیە ئەو داواکاریی پێشکەش ئەنجومەنی کارجێڕی بکەیت لە خستەخانەی میهرەبانی کە ئیقالە بکەیت. دوای ئەو بەروارەوە لۆت نییە داواکاری ئیقالەش بکەیت، چونکە ئەمە ساڵانە یەکجار حساباتی دەکەین کە لە کۆتایی ساڵە لە 12 2025 حسابات ڕادەگیرێتن، دەدرێتە تەدقیق خارجی لە 15 2026 زارێکی تر زەرەر و قازانج دیاری دەکرێتن. خۆشەویستان، ئەوەی کە هاتێ بوویتە شریک دەمانوێت تێمان بگا. ئەگەر ئیقالە بکەی ئەمە ساڵ یەکجار قازانجی تەوزە دەکەین، ئەوش لە کۆتایی ساڵە لێیەکە ئەمە ناتوانین قازانجی مانگەک و 2 مانگ و 3 مانگ و 4 مانجی دیاری بکەیت. دەتەوێت پێشکەشی ئیقالەی دەکەی لە ئێستاکە و ئیقالەی دەکەی، یاوە خودت کە ئیقالت کرد قازانجی ئەو ساڵێت نادرێتێ، چونکە حیسابات ئەمە یەکجار ئیساباتی دەکەین، لە یەکجار دەکرێتن ئیسابات مانگ ناکرێتن لە خستخانەی میهرەبانی. ئەمە ساڵ یەکجار ئیسابات دەکەین و ئیساباتەکەی دیاری دەکەین. تاوەکو 12 لۆت هەیە داواکاری ئیقالەی بکەیت، پاش 12 ئەمە ئیقالەش وەرناگرینەوە. ئێستاکە ئەگەر دەتوێت ئیقالەی بکەیت دێی داواکاری ئیقالەی دەکەیت، لەوانەشە قبول بکرێت، لەوانەیە قبول نەکرێتن. مەجلیس ئیدارە بڕێردە ئەگەر پارەمان هەبی لە بۆ سندوقی خێری دەیکڕینەوە، ئەگەر پارەمان نەبی لە بۆ سندوقی خێری ئەمە مەجبور نینە بیکڕینەوە. لێیەکە دەبی ئەگەر نیازت هەیە سەحب بکەیەوە ئیقالەی بکەیت، ئیقالەکە تەقدیم بکە. دوای هەر کاتێکی بێی خۆ ئێرە بانق نییە. خۆشەویستان، ئەمن بانق مندانە، ئەمە خستخانەم دروست کرێ، پارەکەی تو چتە ناو دەرکە و پەنجەرە و جیهاز و ئەو بینایی پێ دروست کرا و هەر یەکەچیش گومانی هەیە لەسەر حیساباتی میهرەبانی، بەش حیساباتمان هەیە، سەردانی حیساباتی دەکا، مدەقیقمان هەیە، مدەقیق خارجی یعنی محامی خاوەن پشکەکانە. خستەخانە مەجلیس ئیداری هەیە، پرۆژەی هەیە، دێ حیسابات حەق و حقوقەکانی خۆت وەردەگری. خۆ ئەمە دەمانێت خێرێ بکەین، نامانوێت غەدر لە کەس بکەین. لێیەکە ئەوەی کە حەقی هەیە لەسەرمان داوای لێ دەکەین، یان گەردەنمان ئازاکە یان بێتن هێشتان لە ژیانین، ئەگەر حەقەکی هەیە دادەنیشین قسەی دەکەیت. لێیەکە ئەم نامەوێت هیچ مەلەفەکەم بنێرمە قیامەتێت، چونکە مەسەلەی پارەی مەسەلەی حەساسە بەلایمەوە، نامانەوێت حەقی کەس لەسرە من هەبی وەکو دکتۆر دلێر، چونکە ئەم دەمێ خێرێ بکەم. ئەلەو ڤیددیۆیەشم بڵاو دەکەمەوە لە هەموو شوێنەکان، لە فەیسبوکی خۆم، لە فەیسبوکی خستەخانەی، هەر شتێکی هەیە گلەیەکی هەیە بابێتن ئەوە پەیڕۆ پرۆگرامەکەی مەیە، ئەوەی حەز دەکە لە گەرمان بی با لە گەرمان بەردەوام بی و حەز دەکەین بەردەوام بی، ئەوەی حەز ناکە بەردەوام بیتن دەتانی ئیقالەکەی تەقدیمی مەجلیس ئیداری بکە. خۆشەویستن، ئەمە قەناعەتمان وایە پارەی حەڵاڵی خۆم هەموو ناخۆم، پێویستم بە پارەی کەس نییە. بمێنن بەسەلامە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.